بەڵام خۆشەویستان دەچینە لای تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆما سەبارەت بە دەرچوونی کتێبێکە بە ناونیشانی وەرزش لە هەرێمی کوردستاندا چۆن دەکرێتە نێودەوڵەتی. هەڵبەتە لە هەرێمی کوردستان بەگشتی خوازیارێکی زۆری وەرزشن لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان و کورد نەیانتوانێت بە ناوی هەرێمی کوردستان بەشداری لە یاریە نێودەوڵەتیەکاندا بکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەرێمی کوردستاندا وەرزشەوانێکی زۆر هەیە یاخود هاندەرێکی زۆری یاری وەرزشیەکان بەگشتی هەیە، بەڵام بەگشتی بۆچی نەتوانراوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەشداری لە یاریە وەرزشە نێودەوڵەتیەکان تا بکەن. ئەمە بە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم پرسە دەچینە لای زۆر بەڕێز دانا قادر عەزیز کە بەڕێزیان ئامادەکاری هەروەها نووسەری کتێبەکەن. ڕاستەوخۆ بەڕێزیان لەسەر لەگەڵ ئێمە ئامادەن. کاک زانا سڵاو لێبێ، بەیانی باش. سپاس بۆ تۆ، بەیانی باش، بەیانی هەموو بینەرانی باش. سپاس زۆر بەخێر بێت کاک زانا. لە هەرێمی کوردستان وەکو پێشتر لە پێشەکەدا باسم لێوەکە بەعام خەڵک خواستێکی زۆری بۆ وەرزش هەیە، لەگەڵ ئەوەی کە ئێمە نەمانتوانیەوە وەکو هەرێمی کوردستان بەشداری لە یاریە نێودەوڵەتیەکان تا بکەین لە بۆنە زۆر گرنگەکان تا بکەین، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە نەبووەتە هۆی ساربوونەوەمان بڵێ کە ئێمە خۆمان وجودمان لەسەر ئاستی نێودەوڵەتیدا وەکو هەرێمی کوردستان نەبێت، ئەمە بێتەوەی ئەوەی کە ئێمە خواستمان بۆ وەرزش نەبێت. بەڵام لەم کتێبەدا تایبەتی لە مۆسمەدا کە بڵاو کراوەتەوە مۆسمی ئۆڵۆمپیاد و یاریە نێودەوڵەتیەکانە، چۆن لە هەرێمی کوردستاندا خۆچۆن بتوانێت وەرزش لە هەرێمی کوردستاندا بکرێت بە نێودەوڵەتی. ئەمە ناونیشانی کتێبەکەتە. بەڵێ، ئەمن سپاسی جەنابەتەکەم، سپاسی بینەرانەکەم. بێگومان وەرزش کایەکی گرنگە لە ئێستاە و بە دوایین ئامار کە لە دنیای ئاماری ڕاستەقینە بڵاو بۆتەوە لە سەدا 60 بۆ هەفتای دانیشتوانی سەرزەوی کە 8 ملیار کەسن، 5 ملیار و نیو بۆ 6 ملیار کەس لە چوارچێوەی لە بازنەی وەرزشان بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر هاندەری وەرزشی و لە خەڵکێکمانی لە بازنەی وەرزش و خەڵکێکی ژمارەیەکی بەرچاوی باشی یاریزانی باشمان هەیە لە ئاستێکی پیشەگەری و لە ئاستێکی زۆر بەرزدا یاریزانمان هەیە. بەڵام بەداخەوە لە نەوەیەکە ڕاپەڕینە مەزنەکە بۆ تا ئێستا وەرزش لە هەرێمی کوردستانی یاسای نییە. ئەمە یەکێکە لە عیبەکان بەڕاستی لەسەر هەرێمی کوردستان. بۆیە هاندەری من لەمە بەڕاستی ئەو بۆ ئەو کەمتەر خەمیەیەکی هەیە لە بواری وەرزش، ئەو ناڕێژەی هەیە کە لە بواری وەرزش، ئەو بڵێن گەندەڵەیە هەیە لە بواری وەرزش، ئەو نادادپەروەریەی هەیە لە بواری وەرزش لە هەرێمی کوردستان. پاڵنەر بوو بۆ ئەوەی کە من گەنجانێکی زۆر خەڵکانێکی زۆر خولیای وەرزشن، بەڵام کە وەرزش بەو ناڕەحەتی و ناخۆشیە بینن بەڕاستی بێزارن. بۆ خۆم وەکو نووسەرێکی وەرزشی وەکو چاودێرێکی وەرزشی ناڕەحەت بووم بۆ هەموو ناخۆشیەی کە هەیە، ناشرینەی کە هەیە لە بواری وەرزشی، بۆ هەموو نادادەی کە هەیە لە بواری وەرزشی. هەر قسەیەکشمان نەکرد بۆ چاکسازی یان و وەرزش یاسای نییە. بۆیە ئەمە پاڵنەرێکی گەورە بۆی کە من بە دوای یاساکانە بگەڕم بڵێم بۆچی وەرزش یاسای نییە. پاشان ئێمە ئێستا یاریزانمان هەیە بەشداریەکە لە ئۆڵمپیاد، یعنی ئێستا دوێنێ شەو هەموو سەرزەوی زیاد لە وەکو باسم کرد 5 ملیار بۆ 5 ملیار و نیو بۆ 6 ملیار خەڵکی سەرزەوی بە جۆرێک لە جۆرەکان ینی بە دوواداچوونەکەن بەم خولە ئۆڵمپیا. سیرەکەی 206 وڵات و هەرێمی تایە. بۆچی هەرێمی چەند ساڵە ئامادەکاری بۆ دەکرێت بۆ ئەم ئۆڵمپیاتە؟ بێگومان ئۆڵمپیاد مێژوویەکی زۆر دێرین و کۆنی هەیە. وەکو خولەکانی ئۆڵمپی لە 1996ەوە خولی ئۆڵمپی ئەڕوات، وەکو فەڕەنساش تقریبا لە 2007ەوە چەند ساڵێک ئامادەکاری لە 2007ەوە موافقەتی وەرگتووە کە میوانداری خولی ئۆڵمپی بکە. ئەوەی پەیامەکەی منە لەم کتێبە ئەوەیە کە چەندین ساڵە جیلی کۆنی وەرزش لە هەرێمی کوردستان دیانە بە مێشکی ئەمە، ینی من 18 ساڵ 20 ساڵ بووم ئەیانوو کە هەر کەسێ ئەندام نەبێت لە نەتۆیە گرتوەکان، هەر وڵاتی ئەندام نەبێت لە نەتۆیە گرتوەکان، بۆی نییە بەشداری چالاکی نێودەوڵەتیەکان بکە. ئەمە وەکو واقعێکی بەرجەستەکراو لە هەرێمی کوردستان هەمومان وەکو تووتی ئەمانوتەوە کە هەر کەسێ هەر وڵاتێ ئەندام نەبێت لە نەتۆیە گرتوەکان ناتوانێت بەشداری خولەکی نێودەوڵەتیەکان بکە. من لەم کتێبا وەڵامی ئەوم ماوەتەوە کە نەخێوانیە خەڵکانێکی زۆر هەرێمانێکی زۆر لە ناو ئۆڵمپی بەشداریەکەن، لە یەکێتی نێودەوڵەتیەکان بەشداریەکەن، هەرێم من لە ئێمەش کەمترن. بۆ نمونە من سەرنجی بینەران و جەنابیشت ڕاکێشم، نەتۆیە گرتوەکان 193 ئەندامی هەیە، هەموو ئەندامانی نەتۆیە گرتوەکان 193 ئەندامن، 193 ئەندامن. ئێمە دوێنێ شەوبینیمان لە گەشتەکەی کە وڵاتان ئەڕۆیشتن لە ئۆڵمپیاد 206 وڵاتن. ئەی ئەم زیادەیە چییە؟ ئەم 11
ناوە چییە کە لەگەڵ وڵاتەکانی ترا ئەڕۆن یەکیان فەڵەستینە کە وڵات نییە چاودێرێکە لە نەتەوە گرتوەکان سیانزەکەی تریان هەرێمن هەرێمێکن لە کاتە بۆچی هەرێمی کوردستانی توانیوە بەشداری بکات هەرێمی کوردستان بەناوی هەرێمی کوردستانەوە یعنی وەکو هەرێمێک هەرێمی کوردستان هەم کارژێڕانی وەردشی هەم بەرپرسانی حکومەتی هەم پەرلەمان کەم تەرخەم بوون لەوەی کە ئەم گەنجە جوانانەی لە بواری وەردشەکەن کارێکیان بۆ بکەن کە بتوانن لە یاریە نێودەوڵەتەکان بەشداری کاتە کێشەکە چێ لە هەرێمی کوردستانە بۆچی نتوانراوە لە هەرێمی کوردستاندا وەرزش بە نێودەوڵەتی بکرێت کێشەکە ئەوەیە کەم تەرخەمیە پاشان دەستگا لێکۆڵینەوەەکانی وەکو زانکۆکان بەڕاستی سەدان لێکۆڵینەوەیان هەیە کە هیچ یەگەیەک ناگرێت لە هەرێمی کوردستان هیچ پێش ناخات لە هەرێمی کوردستان ئەبێ زانکۆکانی ئێمە بەڕاستی ئەم هەموو پرۆفیسۆرەمان هەیە ئەم هەموو دکتۆرەمانەیە ئەم هەموو لێکۆڵینەوەیەمانێ لە ئاسی دکتۆرا و ماستەر ئەبێ لێکۆڵینەوەکان حکوومەت ئیجباریان بکە ینی پابندیان بکە بۆی کە لێکۆڵینەوەکانیان لە بەرژەوەندی ئیشوکارەکانی هەرێمی کوردستان بێت تا ئێستا ئێمە لێکۆڵینەوەکمانیە لە زانکۆکانی هەرێمی کوردستان با ناو نێنین بە هەمویانەوە کە باز لەوە بکە بۆچی ئێستا لە هەرێمی کوردستان وەردش یاسایی نییە بۆچی ئێمە ناتوانین یاریزانەکانمان بەشداری چالاکی نێودەوڵەتیەکان بکەن بۆچی عێراقی عەرەب بەردەوام بە درێژایی مێژوو لە ڕژێمی کۆنەوە تا ئێستا نادادی لەگەڵ یاریزانەکانی ئێماکە یاریزانی زۆر باشمانەیە لە ئاسی هەڵبژاردەی عێراق نایبات لەبەرەوەی کە کووردە بۆچی ئێمە تا ئێستا ڕەچکێکمان نەدۆزیێتەوەکو ئەو هەرێمانی تر کە لە ئێمە کەمترن ئەمە بەڕاستی کەم تەرخەمی حکوومەتە کەم تەرخەمی پەرلەمانە کەم تەرخەمی دەستگا زانستیەکانە وەکو زانکۆکان داواکاری هەیە بۆ منەخواست لەلایەن وەرزشەوانانە و وەرزش دۆستانەوە هەیە بۆ ئەمە داواکاری پێشکەشکراوە بووی کە یاسایەک هەبێت کە بتوانرێت ئەمان لەژێر چەترەکەیدا سوودی لێ وەربگرن بە دڵنیایی وەردشکاران تا بینەخاقیان ناڕازین لەم سیستەمە وەرزشەی کە لە هەرێمی کوردستانە ڕابڕێەوە لەو نادادیەی کە ڕابڕێەوە لەو عەدالەتی و گەندەڵەیە کە لە بواری وەردشە هەیە لەو قۆڕخکارەی کە لە بواری وەردشە هەیە کەسانێک هەن 30 ساڵە وەردش ئەبەن بەڕێەوە کەسانێک هەن 25 ساڵە وەردش ئەبەن بەڕێەوە کە لێ ئەپرسی بۆچی وازنایەنی ئەڵێ کاکە یاسایەک نییە من پابند کا بۆی کە من دەستبەرداری پۆستەکەم بم بەڵام لە ئاستی دنیا لە ئاستی نێودەوڵەتی لە وڵاتانەی کە یاسا پێڕەوەکەن سیستم هەیە یاسا هەیە ئەم کەسە بە یاسا لا ئەبرێ ئەبێ هەڵبژاردن بکرێ ئەبێ خەڵکی باش بێتە پێشەیە ئەبێ ئەو کەسانی کە توانای بەڕێوەبردنیانە لا بدرێن ینی ئێحتیمام بین بە گەنج ئەمانە هەمووی لە ڕێی یاساوە کرێ ئەم کتێبە باز لەوە کات چۆن ئەم وەردشەی هەیە لە هەرێمی کوردستان چۆن بە یاسایی بکەین لە هەرێمی کوردستان چۆن بە یاسایی بکەین لە ئاسی عێراق چۆن هەنگاو بنین بۆ ئەوەی کە لە ئاسی نێودەوڵەتی یاریزانە کوڕ و کچە جوانە کوردەکانی خۆمان بە ناوی هەرێمی کوردستان بەدای کارزانە با من هەمان ئەو پرسیارە لە بەڕێستان دووبارە بکەمەوە باس لەوکە کە لە عێراق و یاسی تایبەتی هەیە بە وەردەشور و وارەتە ئەوان یاسا و مافی خۆیان ئێمە چۆن بتوانین سوود لە دەستوری عێراقی هەروەها سوود لە ئۆلۆمپیادی عێراقی وەربگرین بۆ ئەوەی کە بتوانین یاسای تایبەت بە وەرزش لە هەرێمی کوردستاندا پەیڕۆ بکەین ئەمەیەکێک لەو پرسیارانی کە بەڕێستان لە لێکۆڵینەوەکانتانە باستان لێوە کردووە بێگومان ئەم لێکۆڵینەوە لەسەر چ بنەمایە کراوە من پێشەکی شتێک بڵێم کورد لە هەموو شتێکا زیرەک بێ لە یاسایە تەماڵە بەردەوام عەرەب دوژمنانی کورد کە لە ئێمە ئەبەنەوە بە یاسا لە ئێمە بنەوە یعنی بەردەوام ئێمە لە مفاوزاتە لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی وەردشی لە هەموو کایەکانی تری کۆمەڵگە ئێمە دۆڕانومانە بە مفاوزات بۆچی ئێمە گرنگی نادەین بە یاسا ئێمە دستورێکماندا ناوە کە ئێستا عەرەب پێی رازی نییە تورکمانیش پێی رازی نییە دستورێک دانراوە لە عێراق کە ڕەوانشاد مامجەلال باڵادەست بوو لە عێراقا و ئەمانە سەرکردەکانی کورد بە گشتی باڵادەست بوون لە عێراقا دستورێکیان داناوە 2005 بە هاوکاری وڵات هاوپەیمانەکان لە سەدا 85 لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ئێمە نەهاتوین ئەم دستورە بقۆزینەوە بۆ بەرژەوەندی خۆمان هاتین پەلاماری نەوت و پارە و بازرگانی و کۆمەڵەشتی ترمانە بەینەما ئێستا تورکمانەکان لەگەڵ ڕێزما عەرەبەکان رازینین بەو دستورە لەبەرەوەی کوردەکان هەمووی لە بەرژەوەندی خوانە من هاتووم ئەو دستورەی عێراق مێناوە چۆن بتوانین لە ڕێی ئەو دستورەی عێراقەوە ئێمە مافە یاسایەکانی خۆمان لە بواری وەرزش بەدەست بێنین بەڵێ دستوری عێراقی
ڕێگەی پێداوین کە ئێمە خۆمان وەرزشی خۆمان بەرین بەڕێوە. بۆچی نایبین بەڕێوە؟ کاتۆم پرسیارەکەی بۆچی؟ لەبەرەوەی دەسەڵاتداران کەم تەرخەمن. هەموو هۆکارەکە بۆ ئەو دەگەڕێتەوە. بەڵێ لەبەرەوەی یاساناسانی کورد لە پەرلەمان بیریان نەکردوتەوە لە کایەکی گرنگ کە کایی وەردشیە کە زۆرینەی گەنجی ئەم هەرێمە زۆرینەی خەڵکی ئەم هەرێمە لە دەوروبەری وەردش کۆبوونەتەوە. یاساناسانی هەرێم نەهاتون ڕۆژە لە ڕۆژان سەعاتێ چرکەیە دەخەیە دابرێن بڵێ وەردش لە هەرێمی کوردستان. پەرلەمانێکەیە ئەوە دەورەی شەشەمێتی تا ئێستا کەسێ نهاتۆتە سەر منبەری پەرلەمان بە هەموو لیستەکانەوە بڵێ پەرلەمانی کوردستان شتێک هەیە لە هەرێمی کوردستان پێڵێن وەردش گەنجێکی زۆری لە دەور کۆبەتەوە تا ئێستا وشەی وەردش لە ناو هەرێمی کوردستان نهاتووە. ئەمە کارەساتێکە لە هەرێمی کوردستان کە بەڕاستی ڕنگدانەوەی خراپ زۆ خراپی بۆ لەسەر گەنجەکانمان لەسەر لاوەکانمان لەسەر ئاستی وەردشی لە هەرێمی کوردستان. کاکزانە لە ئێستا لەسەر ئاستی جیهاندا پارەی خەیاڵی بۆ وەردش خەرجەکرێت تەرخان دەکرد بە ملیۆنان دۆلار بۆ مۆندیال و بۆ ئۆلۆمپیاد و 2 ساڵ 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ ئامادەکاری ئەوێت تاوەکو بۆنێکی وەردشی گەورە لە هەر وڵاتێکدا کە بڕێوە دەچێت. بوونی هەرێمی کوردستان وەکو کیانێکی سربەخۆ بەشداریکردنی لەم بۆنە گرنگانەدا تا چەندێک گرنگە بۆ قەواری هەرێمی کوردستان؟ بە دڵنیایی سەروەری هەرێمی کوردستان من ئەمێ ڕوونکردنەوەی بەم ئەم کتێبە بانگێشە نیە بۆ جابوونەوە. بەڵێ ئەم کتێبە لە چوارچێوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵ لە چوارچێوەی دستوری عێراقی ئێمە بۆمان هەیە وەکو هەرێمی کوردستانی عێراق بەشداری بکەین لە خولە نێودەوڵەتەکان لە یەکێتە نێودەوڵەتەکان بۆ ئەوەی وەرزشەوانان حەقی خۆیان پێ بدرێت. بۆ ئەوەی وەکو نمونەمان هەیە وەکو کۆسۆفۆ وەکو ئاروبا بەڕێزت نەتبیستۆ زۆرێکی لە بینەران نەیانبیستۆ ئاروبا هەرێمێکە سەر بە هۆڵندەیە کەس نەیبیستووە بەڵام ئێستا قەتعەیەکی هەیە لە ئۆلۆمپیاد یاریزانەکانی بەشداریەکەن 13 هەرێمی سربەخۆ 13 هەرێمی سربەخۆ بەشداریەکەن لە ئۆلۆمپیادا وەکو هەرێمن یعنی توانای یاساییان دستوریان لە ئێمە کەمترە. تیاتی زاڵگەی عسکەری ئەمریکا زاڵگەی عسکەری بەریتانیا ینی معسکراتە جەزیرەیەکی بچکۆلەیە 350,000 کەس دانیشتوانێتی بەشداری لە ئۆلۆمپیاداکە بە یاسا. ئەی بۆچی ئێمە نەتوانین بەشداری لە ئۆلۆمپیاد؟ گرنگی بەشداریکردنی هەرێمی کوردستان بۆ منە لە ئۆلۆمپیادە لە چیدایە بە ناوی هەرێمی کوردستانە؟ سەروەری هەرێمی کوردستانە پارێزێ یەکێتی نیشتیمانی هەرێمی کوردستانە پارێزێ ناسنامەی کورد و کوردایەتی و هەرێمی کوردستانە پارێزێ یاسایی بە یاسایی وەردش بە یاساییەکە لە هەرێمی کوردستان گەندەڵی نایاڵێ قۆرخکاری نایاڵێ نادادپەروەری ناڵێ لە بواری وەردش کۆمەڵێشتی جوان ئێنێتە ناو هەرێمی کوردستانەوە سەرنجی وڵاتانی دنیا ئەێنێ بۆ هەرێمی کوردستان کۆمەڵشتی زۆر جوانە خاتە هەرێمی کوردستانەوە کە بە هەموو سیاسەتی هەرێمی کوردستان بە هەموو سیاسەکانی هەرێمی کوردستان بە هەموو هێزی هەرێمی کوردستان بە هەموو جوانەکانی پێشمەرگە ناتوانن هەنگاوێکی وەردش جوانەکانی کورد جوانەکانی هەرێمی کوردستان بە دنیا بناسێن. یەک پاڵەوانی ئێمە بچێتە ئۆلۆمپیاتەوە یەک پاڵەوانی ئێمە کچێکی جوان کوڕێکی جوان پاڵەوانێکی ئێمە لە هەر بوارێکە بچێتە وەردشی و بچێتە ئۆلۆمپیاتەوە ئەنجامێ بەدەستبێنێ هەموو کەس ئەڵێن ئەوە کووردە لە هەرێمی کوردستان. ئەوە بە هەموو سیاسەتمەدارەکان ناکرێت بە هەموو پێشمەرگە ناکرێت بە هەموو جوانەکانی تری کوردستان ناکرێت. کاکزانە یەکێکی دیکە لە پرسەکان ئەوەیەکە لەگەڵ ئەو ئێمە لە هەرێمی کوردستاندا یاسای تایبەتمان بە وەرزش نییە بەڵام لە ئاسی جیهاندا یاسای تایبەت بە وەرزش زۆرە. ئێمە چۆن بتوانین سود لە ڕێکخراوەنە دەوڵەتەکان وەربگرین سود لە یاساکانی ئەوان وەربگرین بۆ ئەوەی کە بتوانین ئێمە هەرێمی کوردستان بکەین بە ئەندام و ڕێکخراوانە؟ بێگومان ئێمە کتێبەکە باس لەوە ئەکە چۆن ئێمە یاساکان بە بەرژەوەندی خۆمان بەکاربێنین. لە ئۆلۆمپیاتە ئێمە کوتم دەیان ساڵە دایانە بە مێشکێمە ئێستا ئێستا نووسەرەکان باسەکەن کە هەر کەسێ وڵات نەبێت لە نەتەوەی گرتوەکان ناتوانێت بەشدار بێت. بەڵام کاچیتە سەر میساقی ئۆلۆمپی میساق شتێ ئۆلۆمپی نێودەوڵەتی شتێکی پێڵێن میساقی ئۆلۆمپیانی پێڵێن دستوری ئۆلۆمپی. لە دستوری ئۆلۆمپی باز لە ئەندامبوونەکە لە بەشی چوارەم مادەیستی باز لە ئەندامبوونەکە دوو خاڵی بۆداناوە. یەکەمیان ئەڵێ وڵاتێکی سربەخۆ دانپیانراو لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی ناڵێ نەتوێت گوتۆکان ئەوە دووشتی جیاوازە. دووهەم ئەڵێ ئەبێت ئۆلۆمپی نیشتیمانی ڕنگدانەوەی کولتور و جوگرافیای ئەو شوێنە بێت. باشە ئێمە
لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی دان پێیانراوی. چوار یاسامانەی لێوە باسەکەم کە نەتەوەی گوتۆکان یاسایان بۆ ئێمە دەرکردووە. ئێمە لە هەفتاوە کیانێکی سربەخۆین کە حکمی ذاتیمان وەرگتووە. ئێمە چەندین بڕیاری نەتەوەی گوتۆکانمانەیەکی لەوانە نەوت بەرامبەر خۆراک. ئێمە لە دستوری عێراقیات واڵێن نەتەوەی کورد نەتەوەیەکی جیاوازە لە نەتەوەی عەرەب، زمانی کوردی زمانی دووەمە لە عێراقا. ئەمە بەڵگەی لەسەر ئێمە ئەتوانین بەو یاسایە ئەندامی لە ئۆلۆمپی نێودەوڵەتی. خاڵی دووەمیان ئەڵێ ئۆلۆمپی ڕنگدانەوەی شیعار و ئارمی ئۆلۆمپی ڕنگدانەوەی شوێنی جوگرافی و کولتوری ئەو نەتەوەی بێ. نە ئارمی ئۆلۆمپی، نە باجی ئۆلۆمپی، نە پێکهاتی ئۆلۆمپی عێراقی ڕنگدانەوەی کولتور و جوگرافیای ئێمە نییە. هیچ شتێکی تیان نیە، داخورمایەکە جوگرافیای عێراقی تایە، هیچ شتێکی تیان نیە کەواتە ئێمە بۆ خۆمان وەکو هەرێمێ بەو دوو خاڵی کە مەرجی ئەندام بوونە لە ئۆلۆمپی نێودەوڵەتی ئێمە توانین ئەندامین لە ئۆلۆمپی نێودەوڵەتی. ئەم پشتگوێخستن پەراوەستکردنی کورد لەم بۆنە گرنگانە دەتایبەتی لەلایەن عێراقەوە یاخۆ بەشادری شێوازەکان ناڵن کە وەرزشەوانان بچێتە پێش، ئەمە دەبێتە هۆی لە دەستدانی بەهری وەرزشەوانانمان یاخود ئاسەگی دروستکردن لە بەردەمیان. بەدڵنیایی تۆ دێرینەکان بدوێنە وەرزشکارە دێرینەکان، من زۆر تێکەڵیانم، زۆریان ئازارێکی زۆر لە ناخیانایە، ئازارێکی زۆر. ئەڵێ مامۆستا من لە ساڵی ئەوەندا ئەبواە ئەندا بڵێن یاریزانی هەڵبژاردەی لاوانی عێراق بوومایە، یاریزانی هەڵبژاردەی عێراق بوومایە، بەڵام منیان نەبردووە لەبەرەوەی من نەتەوەکەم کورد بووە. ئێستاش بە هەمان شێوە هەمان جیاوازی هەیە. دەیان یاریزانی زۆر بەتوانەمانەیە لە ئاستی هەڵبژاردەی عێراق، بەڵام بەهۆی کوردبوونیان بانگێژ ناکرێن بە هەڵبژاردەکانی عێراق. کە تۆش بانگێژ نەکرای بە هەڵبژاردنەکانی عێراق ناتوانین بەشداری یاری نێودەوڵەتەکان و یاریەکانی دەرەوە بکەیت. ئەمە وەکو مرۆڤێک بێهیوا دەکا، یاریزانەکانمان بێهیواکەن. ئێستا ئێمە چەندین خولی کوردستانیمان هەیە، پاڵەوان یەکەم ئەبێ مەسەلەن ئەو تیمە ئەو یانەیە ئەو فێرخەیە یەکەمە بێ نازانێت چی بکە، چکە ناتوانێت بەشداری دەرەوە بکە، بەڵام لە ئاسی نێودەوڵەتی وانە ئێستا تیمێکی عێراق یەکەمە بێ ئەچێ بەشداری عەرەبەکە، بەشداری ئاسیاکە، بەشداری نێودەوڵەتیەکە، بەڵام ئێمە قفڵین لە چوارچێوەیەکە قفڵیان کردوین کە چوارچێوەی هەرێمی کوردستانە. یاریزان لە بازنەیەکە ئەسوورێتەوە خۆی ئەخوات هیچ پێش ناکەوێت، هیچ دروست نابێت. ئەمە کاریگەری لە ئایندا چی دەبێت لە سەوەرشەوانان و ئێستا کاریگەری هەیە؟ ئێستا کاریگەرەکەی چی بووە؟ کاریگەری هەیە کە یاریزان بێهیوا بووە، ئاستی وەرشی زۆر لە دواوەیە، گەندەڵی دروست بووە، قۆرخکاری دروست بووە، نادادی دروست بۆ لە وەرزشی هەرێمی کوردستانە. ئەمانە تەنها ئەو یاسا ئەو کتێبە چارەسەریەکە کە ئێمە ئەبێ وەرزش لە هەرێمی کوردستان یاسەی بۆ دروستکەین لە پەرلەمانی کوردستان، پاشان لە چوارچێوەی یاساکانی عێراق ئێمە خۆمان بە یاسایی بکەین کە هەشە لە دستوری عێراقی ڕێگەی پێداوین، پاشان لە چوارچێوەی یاساکانی نێودەوڵەتی وەکو ڕێکخراوە وەرشە نێودەوڵەتەکان کە ڕێگەمان پێدراوە لەو کتێبە ئاماژەم بۆ کردووە، ئەبێ ئێمە لە مەودایەکی دوورخایەنە ئێمە وەرزشی هەرێمی کوردستان تێکەڵ بە وەرزشی نێودەوڵەتی بکەین. تا چەندێک هیواتان هەیە کە وەرزش لە هەرێمی کوردستانە تێکەڵ بە وەرزشی نێودەوڵەتی؟ من قسەی خۆم ناکەم، قسەی پسپۆرێکی نێودەوڵەتیەکەم کە من لە پەیوەندیدام لەگەڵیا بە جۆرەی ئەو یاسا ڕێکاریانەی کە هەیە لە ئاسی نێودەوڵەتی، ئەگەر حکومەتی عێراقی وەرزشی عێراقی موافقەت با بە ئێمە، لاری نەبوون با بە ئێمە، لە ماوەی 2 هەفتە ئێمە ئەبینە ئەندامی لیژنەی ئۆلۆمپی نێودەوڵەتی. ئەگەر عێراق ڕێگە نەدات و لاریبوون نەدات و دژایەتیمان بکات، ئەتوانێت ئەوە بکات عێراق؟ بەڵێ ئەتوانێت بیکە، ئەتوانێت ئێستاش کردوێتی. ئەگەر ئەوە بکات دژایەتیمان بکات ڕێگەمان نەدا لە ڕێگەی حکومەتی هەرێمی کوردستانەوە، ئێمە ئەتوانین لە ماوەی ساڵ و نیوە بۆ 2 ساڵ لە ڕێگەی مەحکەمەی کاسەوە، دادگایەکی کاسەیە نێودەوڵەتی، چەندین هەرێمی بچووک لە ئێمە بچووکتر لە ڕێگەی مەحکەمەی کاسەوە بەو دستورەی کە هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە مەحکەمە بە قانون سەلماندویانە کردویان بە ئەندامی نێودەوڵەتی. زۆر سپاس بۆ زۆر بەڕێزانە قادر عەزیز، سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت، خەرمان بەرەکەت کردووە. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ تەواوی بینەران. زۆر بەخێر بیت.